سڵاتان لێبێ ئەم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی لەخۆ گرتووە تا کۆتایی لەگەڵمان بن. لەسەر شێوازی کولتوری ڕەسەنی کوردی و عەرەبی ئاهەنگی هاوسەرگیری کچێکی کورد و کوڕێکی عەرەب بەڕێوە دەچێت. ئافرەتێک 30 ساڵە کار بۆ پاراستن و هێشتنەوەی کولتوری جلوبەرگی کوردی دەکات. لە سەڕووباری زەی گەورە هاوڵاتیەک پەیکەری ئاژەڵان بە شێوەیەکی هونەری دروست دەکات. ئەم ماوەیە لە کوردستان زۆر باس لە شێوازێکی جۆری هاوسەرگیری دەکرێت. لە شاری هەولێریش کچێکی خەڵکی شاری هەولێر لەگەڵ کوڕێکی عەرەبی لوبنانی هاوسەرگیری دەکەن و هاوسەرگیریەکەیان پرۆسەکەی و ئاهەنگەکەیان لەسەر شێواز و نەریتی سووری لوبنانی بەڕێوە دەچێت. ئەبوو ئەندازیاری کارەبایە لە لوبنانەوە دێتە هەولێر دیانا دەبینێت و بڕیار دەدەن کە هاوسەرگیری بکەن. ناوم دیانە سایدە، خەڵکی هەولێرم ئەسڵی، بەڵام لە دەرەوەی وڵات گەورە بوومە و 7 ساڵە هاتوومەوە کوردستان. یەکەم جار ئابووم بەلایەن برادەرێکەوە ناسی، زۆر برادەر بووین. دوای ئەوە هەر پێکەوە دەچوونە دەرێەوە و ئەو بوو ڕەفیقاتیمان لەگەڵ یەکە بوو. دوایەوەی لەبەرەوەی پێرسۆناڵەتی یەکمان بەدڵ بوو، حەزمان لە کولتوری جیاواز بوو، دەستمان بە هاوسەرگیری کرد. اسمي أبو الخير محمد سعود. أنا من سوريا. ناوم أبو الخير محمد سعودة. من باوكم سوريا و دایکم لوبنانیە. لە ساڵی 2018 هاتوومەتە کوردستان و لە شاری هەولێر ئەندازیاری کارەبا. لێرە لە ڕێگەی چەند هاوڕێیەکمەوە دایانەم ناسی. دوای ئەوە بووینە هاوڕێ و دواتر بێکۆ بڕیارماندا هاوسەرگیری بکەین. من وەک باوکم حەزم کرد هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی جیاواز لە کولتوری خۆمان بکەم. ئەوە بوو لەگەڵ دیانا ئێمە هاوسەرگیریمان کرد. ئەوەی کە بینیتان نەریتێکە لە کاتی بگواستنەوە لای ئێمە بە تایبەت خەڵکی شام ئەم نمایشە دەکەن و لە کاتێکدا بووک و زاوا دێنە ناو ئاهەنگەکەوە و خەڵکی پێشوازیان لێ دەکەن. ئەم نەریتە لای ئێمە تاوەکو ئێستا باوە و خەڵکی زۆر حەزی پێ دەکات. کێشێکمان لە ناو هەیە، کێشێکی بچووکە، ئەویش ئەوەیە کە ئەو عەرەبی دەزانێ، من عەرەبی نازانم، منیش کوردی دەزانم، ئەویش کوردی نازانێ، بەس ئێمە بە ئینگلیزی قسە ئەکەین زیاتر، بەڵام وا سەبرە فێرە کوردی دەبێتن. حەزی لێ خۆی دائیمەن دەپرسێ بە کوردی بۆچی دەڵێن، بۆچی دەڵێن. کوردستانی زۆر پێخۆشە. والشعب الكردي كمان يعني بحب اجتماعي، بحب التواصل. گەلی کورد حەزی لە تێکەڵاوی و دابوونەریتی گەلەکانی دیکەیە. ڕاستە هەریەکەمان لە نەریتێکی جیاوازەوە هاتوین، بەڵام کورد میوان دۆست و کۆمەڵاتیە. کاتێک خەڵکانێک لە دەروی وڵات دێن حەز دەکەن پێشوازی لێ بکەن و مامەڵەیەکی باشی لەگەڵدا بکەن. ومعاملته كتير راقية. ئافرەتێک لە شاری سلێمانی ماوەیەکە کار لەسەر پاراستنی شێواز و هەروەها هێشتنەوەی کولتوری ڕەسەنی کوردی لە جلوبەرگی کوردی دەکات. ئافرەتە ماوەی 30 ساڵە کاری درومان دەکات و لەو ماوەیەشدا چەندین ئافرەتی دیکەی فێری ئیشەکە کردووە بۆی کە هەوڵ بدات کولتوری کوردی لە ناوچوون بپارێزێت. نهایت محەممەد ڕەشیدم، ماوەی 30 ساڵە بێ خەریکی ئیشی دیزاین و بەرەکدوریم حەز و ئارەزوی خۆمەکە لەم بوارەدا کە ئیش دەکەم
هیوا و ئاواتی خۆم ئەوە بووە کە بتوانم فۆلکلۆری کوردی وەکو خۆی بهێڵمەوە کە چەند ساڵێکە ئەوج لە کوردیە فۆلکلۆرانم پاراستووە. حەزی شەکەم کە لەسەر ئەو کۆنانە دووبارە دیزایانی جلوبەرگی کوردی بکەمەوە. جلی فۆلکلۆر میلەتێکی پێناسرێتەوە، ئەتوانی بیپارێزین هەمومان. ئەم شێوازە لە سەردەمی هەفتاکانە کراوە، بڵێن لە هەتا هەفتاکان بەم شێوازە کراوە. بڵێن سورمەی ملەوەنیان کردووە بە هێلک لەگەڵیشیان کەوایان بەکارهێناوە. ئێستا ئەم ستایلێکی سەردەمی هەتا بڵێ نزیکی هەشتاکانیش بەم شێوازە بووە. ئەم خشل و ئەم ئەداواتیان بەکارهێناوە، هەتا هەفتاکان بەم شێوازە کراوە. من وەکو خۆم هیوایەتی خۆم ئەوەیە کە ئەم جلانە بپارێزم هەتا بتوانم دووبارەش دروستیان بکەمەوە لەسەری بۆ خانمان. پاشان کە سەڵتەکەمان تەواو کرد، ئیشی دیزاین و جوانکاری بۆ بەکارهێنین لەم مۆرو لە کریستاڵ و نەخشەکە کێشین. ئینجا بەم شێوازە مۆرو کریستاڵەکانی بۆ بەکار ئەهێنین. ئەمە لە ساڵی 90ەکان هەر خۆم ئەم ئیشانەمە کرد، بەڵام ئێستا لەبەرەوەی کە کارەکەمان زۆر بووە، ئیشەکەمان زۆر و خواستی خانمان زۆرترە، چەند خاتونێکی کە یارمەتیم ئەیە. فەیسەل ملکۆ گەنجێکی کوردی زدیە و لە کەمپی کەپەرتووی هاوارەکانی شنگال ژیان بەسەر دەبات. ئەو قوتابی کۆلێژی دەرمانسازیە و ئێستا دەستی بە جۆرێک تازە لە شێوازی کاری هونەری کردووە. ئەو ئێستا لەسەر بەرد جۆرێک لە نەخش و نیگاری جوان دەنەخشێنێت. سەرەتا ویستوێتی کە تابلۆ دروست بکات، بەڵام لە بەرخواست و حەز و خولیای بۆ دروستکردنی شێوازێکی دیکە لە کاری هونەری ئێستا لەسەر بەرد نەخش و نیگاری زۆر جوان دەنەخشێنێت و کارەکانیشی بۆتە جێگەی سەرنجی هاوڕێکانی. راستیم برای سروارقی رسمیت خواهد کردن، بس یعنی مگو یعنی زبیرم کار رسام همو سروارقات کردن، بس مگو زیوی ابداع حاولین ما ابداع جدی انه از سر قبرا و کملیان شتاقی مميز براستی من ندیت سر قبرا رسماتی کردن. حاولين يعني كان شادرين ما تشي قبر في شارع قبر يتزهون مشو محاولان الزوان بينهم يعني زوان قبرا بينهم ورسم سر شيء بكم يعني بلكي قاربهم بطريقه يجي معاناه اد ما بوصلين مكاف السر سي هشرة سر بنويس معابرين او مثلا شخصيات وان سر برسمين وشيء بكم يعني فكره وسهاده بينهم. خودی تقریبا 25 کفرات شتگی وسار رسماندیا و کفرات قلبام يعني بجم نيزي 100 كفري مكوم كريا اجفان دران وزي حاولينم سر هموا بالرسمينم يعني كفرات قالكت كشك هتاب مازنشي مهينا از طالب كلية سيدة ليما از المرحلة بينجيما. راسیز گل از رسمه ایرگی یعنی زود شدیم زیج مثلا روزگی از جارنا سیر رسمه شدیم جارنا چهار شدیم یعنی حسب هک او اکثر شيء السبه ودم لان وقتها السبه دائما يذهب از مثلا ني شوان اشخاص هايما از قالك الخوده بمينم يعني 9 دوان زو دهوان از دائما ساعه هفت وهش دائما يصير ابويما
ئەو تحاولینم کە شتێکی ینی معلوماتێت خۆت سەر اختصاسی خۆڕەقەوی بکەم ئەو مەتەرەن ئەس ڕسمی خۆ بەتەورینم. کۆساڵان لە نێو بازاری شارەدەی بیارە سەرنجی گەشتیارانی بەهۆی کارەدەستیەکانەوە بۆ لای خۆی ڕاکێشاوە. کۆساڵان لە مەوج و جاجم و هەروەها کۆمەڵی کەرەستەی دیکە دیزایانی ئەو کەرەستانە دەکات کە دیزاین نەکراون و بە شێوازێکی زۆر جواندەیان ڕازێنێتەوە وەکو گۆزە و شەکردان و هەروەها کەرەستە دەستیەکانی دیکە. دەشڵێت ئامانجم ئەوەیە کە کللتوری ناوچەکەم بپارێزم و نیشانی گەشتیارانی بدەم. نزیک 3 ساڵە ئیشی تەخلیفکردنی گۆزە و لە هەمان کاتیشا دروستکردنی سندۆق و لە هەمان کاتیشا نەک سندۆق سەعاتمان دروست کردووە لە شێوەی دارایە. نزیک 3 ساڵە ئەمیشاکەم تەخلیفکردنی گۆزە و تێگرتنی مورەش 3 ساڵە ئەمە ئیشی منە وڵیا و ئارەزوومە. ڕاستیە مێشی دەستە لە ناوچەی هەورامان کەلتوری هەورەمان لەبەرەوەی کەلتوری هەورەمان بە هەموو پارێزگا و ناوچە گوند و سمبولێکە سمبولنتەوەیەکی هەورامیە. تەخلیفکردنی گۆزەیە بۆ ڕازاندنەوەی گۆزە بە تەڵەبی مشتریەکان کە داوای دەکەن. هەنێ جار مۆجوجاتم تێکاڵەکەین هەنە جار بە یەک ڕنگ کەسەکە بە ویستی خۆی داوایەکە دوو ڕنگ سێ ڕنگ تێکاڵەکەین کە پێگاتۆ لە جاجمە مەوجە وەلامان کاتیشا ئۆیە بەکارێنن. بەڵام زووتر بڵێم هەورامانی ئەو دیکە بەکارێن هێناوە لە باتی ئۆیەسە بەکاردێنێ سی بەکاردێنن ئەم گروسە بچووکەیە بەکاری دێنن. بەڵام خۆمان گۆڕانکاریمان هێناوە بەسەرات تەخلی بە کوردی دیزاینێکی شازمان بۆ کردووەکو ئەمە لە شێوەی تازە مۆدلی خۆمانە کە دیزاینێکمان بۆ کردووە و ئێمان بەکار هێناوە. بەڵام کە پێشتر بەکارێنێن ئەچی بوو ئەم مۆدیل ئەم بەکارانە بەڵام ئمە گۆڕانکاریمان هێناوە بەسەرات دیزاینێکی جوانمان بۆ کردووە بە پێویستی کەسەکە. هەمانە بە مەور و هەمانە بە جاجەم و هەشمانە بە مەوج تەخلیفەکەین. بەڵام بەویستی کەسەکەیە تدایە تەڵەبی لەسەر دروستکردنی ئەم تەخلیفەیە کە پێی دەڵێن مرووەکە لە نەقێم پێگاتۆ لە مرواریش پێگاتوە. ئەم مرواریانە بڵێن مرواری پێڵێن دوو جۆرە جۆری هەیە شوشەیە ڕاستی نرخەکەی تۆزە جیاوازتر لەگەڵەوانێکەیە بەڵام ئەمە بازاریە زۆر کەسەی بە مشتریشی باشە و سەریعیشە. بەڵام تەخلیفکردن جاجمیشمانەیە مەوج و جاجم بەویستی کەسەکە هەیەڵێ با سادە بێ یا ڕەنگەکەی سوور بێ هەیەڵێ با تێکەڵ بێ سوور و سپیش. گەنجێکی بەهرەماند لە ناحیەی شیلادزێ لەسەر ڕووباری زەی گەورە پەیکەری ئاژەڵان لە لمی سەر ڕووبارەکە دروست دەکات و بە شێوازێکی هونەری جوان دیزاینی دەکات. ئەو گەنجە توانیوێتی سرشت و هونەر تێکەڵ بە یەکتر بکات.
از رضوان دوست که خلک ناحیه شیلادزه رابی مبچیکرنا پیکرا کار میشی کاری که جوازه و حد بچکاتی دا از وشولت کم و حد بچکاتی خود از گل حج وشولت کم کار من کاری که جوازه چون که از رمله چت کم و بفری چت کم و اف کاری جوازه که من کردستانه از گل حج کاری خود کم و از بچکاتی دا من اف کار من کرو دست و دایو من از مخاهید هدیم فعل کرو داره بچیکو کره و وانتشتا اما نیک مبخو اما حزام لیبی و از خو از فعل بیم خود ما اول بچیکاتی اما تقریبا 18 سالی من دست هویتی و شغل از حد کم حتی وگویجی حزام یلا کلی از بردام کم وقتی از بینم از بطال مال از تیم خواب وانتشتا و مشغول کم و حوالت مجیتن کیفان پیت تو رسمات گل گرنو اول هنر رمله اول جی پلنگه اول حسبه اول جی قرشه اول مرو وکیت رویش بر قرشه هاتی یه خاله دای لنگیجه وکره اف کاره بارنا کم چی کسی یا صاحب شن و کار بکن چون اف کاره زحمت اکا زور پیدویتن و شرازه اکا باش پیدویت چون که رمل پیش اکا بزحمته تواری تو یعنی جیوت بیتو شرازه اکا باش پیدویت و کاره و از ساعت 7 هاته حتی وگوی از پی و بی ها پیکره که تقریبا 2 ساعت و نیو مروف پی و گیرو بیت حتی چید بیتن پیش که بگیرویه و کاره میشه هر سریباریه و رمله و هاوینه چه جنینم چینه همه خامشغول کن پی و والله کیف خالك جلاي بيتت هكو بينن رسمات جال جرن تنانيمن دست خوشیل متکن کیفان جلاي تيتن هكو از وان کارات کم جلاي کیف خالك متيتن کار داریج شغل داریجی کره یعنی نقار کردن داره کار دسته داره من چه سووره چه کره موسی من چه کره küçük من چه کره باز کیوی من چه کره افتشتا من چه کره داره اف جوله هنری نخیر اولی زوره که ما جوله هنری اولی رمله من ندید یا زوره که مال کردستانه اولی جوازه گلک دخوازه ما کسی و کاریت کن هر بردوام بنو خوابه و ماندی کن و چکا و کاری که پیروزه جوازه کاری که گلک جوازه دخوازه ما خوابه و ماندی کن و نهیلن لە سەیرانگای سۆلاوی سەر بە پارێزگای دهۆک دوو گەنج بە شێوازی خۆبەخشانە دیوارەکانی سەیرانگاکە باڵای وڵاتان دەنەخشێنن کارەکەشیان بۆ تەجێگەی سەرنجی هاوڵاتیانی ناوچەکە هەروەها و گەشتیارانەی کار و لە سەیرانگاکە دەکەن. بله نه هم هاوینگاه سیلاوه نه هاوینگاه سیلاوه یک شوان هاوینگاه این گلک نابودنگ سرانسری کردستان و عراق البته هاوینگاه سیلاوه سالانه رجاکا زور گشیارا هم نافخو هم جوریا عراق و باشور و نوراس عراق سردانت کن اما کمک گنجا نزدیکی 4 حواله هم رابوین درست کناوی دیمانی کارک هنری بو پتر راکشان سرنجا گشتیارا پتری آلاین دولت آمد چگیری نه افکار جوان مچگیری و پدر بیتا جه سرن جا گشتیارم منو اسرائیل جدی نبود اسرائیل افعالا پتریا دولت آمد شکری نه جبر کو جه نگله که گنجای بو نگله که برفره بو نزدیکی 52 آلاین ولات آمد شکری نه البته و کاره که خوب بخشیه اگر پیشگیری که با
نه ایلا پشگیری آماده بیت هم معنوی بیت چون کوچک اصلا پشگیری المعنی کریا اگر پشگیری بیت اگر اندما پروژه جانتر و پلانت باشه رابن بسیلا و همین جای کردستانه بله نام هاوینگا سیلاو نه یا دیار هاوینگا سیلاو که ویت سر پارزگاه دو که و بله هم چند حوالک را بینه بگرتنا جایی که تایبت و هر وصاف هزره جیب چند حوالک ما چه کریه اول دیمانه که گله که کرد بو هزره چند حوالک بو ام رابین نقشاندن هند آلایان دروز بکن اوجی سرنجا گشتیا را برا کشیدن و چه جن دیمن این تایبت نبون که سرنجا گشتیا را برا کشیدن اوجی بویا سرنجا هند گشتیا را برا کشید تیچوه که گلک آمازنه بویا بله اگر اوه هزر سر سیلاوه حتی دیمایا سیلاوه هر کس یک دانان آوان آلایان دانان آوان شمسیان دی بیتا کاره که گلک جان و بو گشیاران جی دی گلک دیمنه که جان بیتن اوه تشتا که جوازب دانانا هندک آلایا و هر وسا شمسیان اوه جی تشتا که گلک جواز بیا لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەربن.